خۆشەویستەکانم واجبی ئێمەی مسلمان بەرامبەر بە ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چییە؟ طبعا خەڵکی لە پاش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لە پاش ئەسحابەکانی بوون بە سێ بەشەوە. کۆمەڵێک زیادەڕەوی لە هەندێک لە ئەسحابەکانی پێغەمبەر ئەکەن، زیادەڕەوی لێکەن، حتا تەنانەت خەڵکانێک هەیە هەندێک لە ئەسحابەکانی پێغەمبەریان گەیاندۆتە پلەی خوا نەعوذ بالله، ئەڵێن ئەو بەدەسێتی بەهەشت و جەهەنم، ئەو نازانم چی، ئەو چی، زۆر زیادەڕەویەکەن. و خەڵکانێکی تریش هەیە نەعوذ بالله زۆر بە بێڕێزی تەماشای ئەسحابەکانی پێغەمبەرەکەن. هەر ئەڵێ کەسانێک بوون ئاوا و وەکو چۆن بڵێ حەزی دنیا و حەزی پارە و دەسڵات و ئەمانەیان هەبووە نەعوذ بالله. لەو نێوانەش کۆمەڵێک کە زۆرینەی مسلمانانە و تا قیامەتیش هەر ئەو زۆرینەیە ئەمێنن ئەو کۆمەڵان نەزیادەڕەوی ئەکەن ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە بەشەر ئەزانن، بەڵام بە پاکترین خەڵکان ئەزانن و هیچ زیادەڕەویەک ناکەن، بەڵکو دوعای خێریان بۆ ئەکەن. ئەگەر ئەسحابەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵەیەکیش بکا ئێمە ئەزانین مرۆڤە و بەڵام هەڵەکە مەقسەد نییە و قەسدۆ نەبووە و مەبەستۆ نەبووە، وەکو هەر مرۆڤێکی تر، بەڵام ئەوان پاکترین خەڵقی خوا بوون، ڕاستگۆترین خەڵق بوون لە گەیاندنی پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم. لەبەرەوە ئێمە وەکو ئەهلی سنەت و جەماعەت ئەمە ڕێبازمانە ئەسحابەکانی پێغەمبەرمان زۆر خۆشەوێ، زۆر خۆشیانمان ئەوێ، لە پاش پێغەمبەری خوا ئەوان خۆشەویستترین خەڵکن لە لامان. دووهەم بە حرام یەزانین هەر کەسێ بێ ئەدەبیان بەرامبەر بکە و تەبەڕا ئەکەین لەو کەسانەی کە بێ ئەدەبیان بەرامبەرەکەن، هەر کەسێکە بێ، هەر پلەپایەکی هەبێ ئێمە تەبەڕای لێەکەین، ئێمە بەریئین لەو کەسانەی بێ ئەدەبی بەرامبەر ئەسحابەکانی پێغەمبەرەکەن، لا سیەما خەلیفەکان. سێم ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم باشترینی ئەم ئومەتەن کە خوای تەعالی فەرمێ كنتم خەیرە ئومەتین ئوخرجت للناس، باشترین ئومەت ئەسحابەکانی پێغەمبەرن صلی الله علیه وسلم لە پاش پێغەمبەری خوا، حتا قیامەت ئەوان لە هەموو خەڵک باشترن. من ناڵێم لەم زمانەی خۆمانەیان لە هەر زمانێکی دوای ئەوانە پیاوی باش دروست نابێت، باڵێ پیاوی باش دروست ئەبێ، بەس وەکو ئومەت وەکو کۆمەڵە خەڵکانێک ئەوان باشترین کۆمەڵی خەڵکن ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەس وەکو تاک لەوانەیە زەلامی وامان تیا دروست ببێ، ئەوەنە ئەولیای خوا بێ، ئەوەنە چاک بێ، لە پلەی ئەسحابەکانی پێغەمبەر بێ لە قیامەتە. دوور نییە، لە هەموو زمانێکە پیاو چاکان هەیە. چوارەم ئەسحابەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم پلەپایان جیاوازە. مثلا دەیان پیانەوتری عەشرەی مبەشەرە، لەوانە ئەبوو بەکر یەکەمیانە، دوای ئەوە عومەر، دوای ئەوە عوسمان، دوای ئەوە عەلی، دوای ئەوە تەڵحە و زوبەیر، دوای ئەوە حتا ئەگاتە ئەمەکانی تر. ئەسحابەکان فەرقیان هەیە طبعا بەهۆی نزیکیان لە پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام ئێمە هەر هەمویان لە لامان بەڕێزن و دوعای خێریان بۆکەین و داواکەین کە خوا لێیان ڕازی بێ. ئیمامی طەحاوی ئەفەرمێ ئێمە ئەسحابەکانی پێغەمبەرمان خۆشەوێ، زیادەڕەوی ناکەین، خوا نەخواست تەبەڕا لە هیچ کەسێکیان ناکەین، هەر کەسێک قینی لیان بێ ئێمەش قینمان لێیەتی، هەر کەسێ بە خراپە باسییان کا ئێمە قینمان لێیەتی، هەر کەسێک بێ ئەدەبی بکات لە بەرامبەر ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە قینمان لێیەتی. ئەسحابەکانی پێغەمبەر بە چاکە نەبێ باسییان ناکەین. خۆشەویستی ئەسحابەکانی پێغەمبەری خوا دینە، ئیمانە، ئیحسانە، خوا نەخواست قین لە ئەسحابەکانی پێغەمبەری خوا کوفرە و نیفاقە و طغیانە.